دوو خانی فرۆشتە لەبێ ئاوێ ئەوە 4 ساعت لێرەمەوە مزەخە وەڵای 12 ڕۆژ دەبی ئاوی پێدا نهاتێ ئەو لە سڕێ ئاوەمان ناومان نایە ئارێ وەڵا بەخوای مردین هەین بە تەنکەرە ناوی بکڕین وەڵا لە ئیشەی لە مەسپای خۆم دەشڕم ئێستاوە هاتیمەوە هەم قەلم ڕوون و گریزە سایقترێ لەمە چ بکەین وەڵا بەخوای خۆم بە تاوچی لۆری شتێ لە مەسپای مشکلە چییە ئاوینگو ئیفرازە بیرە چییە؟ ئێمە بیرە عیبینە ئەو بیرەمان هیچی کرد بیرێسکان لە لێدان ئێستا گەرە چێوبەری دەبن کە گەرە چێوبەری دەبن ئاوەکەی لۆمە بەرنادەنەوە تەلەفۆنمان لۆ مهندسی کردیا تەلەفۆنمان لۆ مراقی بێرە کردیا لۆ عەرەسی بیرێمان کردیا چەند جار چووینە دایرەی ئاوێ مراجعمان کردیا بێ ئیسفادێ تەزاوجشی زۆری ئاوێ خەرگەی لە بنی کوندەکەی دوو ئاوی هەیە ئەوەش دەور دەبینی تووڕەقەکەت سێ ئیفرازی بینێ تووڕەقی بەشیان ناکە ڕاست پێ بێن خەش تووڕەقش سەعادی ئاوێ ناکە ئەوێ مەسەلەکە هەموو چه دو ئایان ڕاشەیە کونیا کردێ تەزاوجیان زۆر کردێ چیمە لیستەی تەزاوجە کاکە وەرە هەموو لە بنیاکوون کردی هەموو پیچیان شۆڕ کرد تۆ ناگاتی کۆرای مە 100 مارە لەو 150 دوو ئای ڕێیە ئێوە دەور دەبینی نایە